بەڵێ ئێستاش کاتی بڕگەی بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا هاتووە دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بەڵێن ئەم کاتت باش و پێمان بڵێ بزانین بۆ ئەمڕۆ چیت بۆ ئامادە کردوین منیش لەگەڵ بینەراندا لێرەوە چاوەڕوانی واکەم تەماشای بەرنامەکەت بکەم. سپاس دەکەم هێرۆ تەوەری سەرەکی بەرنامەیەم ڕۆمان ئەنجامی ئەو توێژانەیە کە لەسەر بەرنامە مشتومڕ لەسەر ناوچیەکەی ئێران دەکرێت و چی ڕوودەدا بە دوای ئەمەدا بە تایبەتی لە پاش کۆبوونەوەکەی دۆحا. بەڵێ. بەرنامە ناوچێ مشتومڕ لەسەرەکەی کۆماری ئیسلامی ئێران هێشتا یەکێکە لەو دۆسێ گەرم و گوڕانەی جیهانی لە نیگەرانیەکی قوڵدا هێشتوتەوە چونکە نە ئێران ملدەدا بۆ داوا نێونەتەوەییەکان وەنە کۆمەڵگەی نێونەتەوەییش گەیشتوێتە بڕیاری یەکلاکەرەوەی خۆی. دانوستانەکانی ڤێننا ڕاگیراون چونکە داواکاریەکانی ئێران وەک ئەمریکاش جەختی لێ دەکاتەوە دوور و نزیک پەیوەندیان بە ڕێکەوتنی ناوچێوە نییە. ئێران بەردەوام داوای هەیە لە دەرەوەی ڕێکەوتنە ناوەشیەکە. ڕێکەوتنی ناوەشی تەنها بۆ یەک بابەتە و ئەویش ڕێکەوتنی ناوەچیە. هەر داواکاریەک سنووری ڕێکەوتنە ناوەشیەکە تێپەڕێنێت ئاماژەیە بە نەبوونی ڕژدی و ئاماژەشە بە نەبوونی وابەستەیی. تیمی ئەمریکا لە دۆحا هەمان شتیان بینیوە. ئێران ڕێکەوتنی مۆر کردبێ یان نەیکردبێ وەک چاودێر دەڵێن هەر درێژەی داوە بە پەرەپێدانی بەرنامە ناوچیەکەی. ئێستاش ئەمریکا دەڵێت پەرەسەندنە ناوچیەکانی ئەو وڵاتە جێی پرسیار و گومانن. لەوەتەی ئێران خۆی لە وابەستەی بە ڕێکەوتنە ناوچیەکەەوە دوورخستوەتەوە کە لە مانگی 2016ەوە کەوتە بواری جێبەجێکردنەوە بەرنامە ناوچیەکەی ئێران بە شێوەیەک بەرەو پێشوونی بەخۆبینیوە کە جێی نیگەرانیمانە. پێدەچێت دەسەڵاتدارانی ئێران لە کۆبوونەوە گشتیەکاندا جۆرێک داوایان هەبێت و لە کۆبوونەوە تایبەتەکانیشدا داواکانی شتی تر بن. بەڵام خاڵی هاوبەش لەو داوایانەدا ئەوەیە دڵنیایی بە ئێران بدرێ. ئێران وابەستەی دیپلۆماسی فرەلایەنەیە کە بەرەنجامەکەی پێویستە دڵنیایی بدات بۆ لابرنێکی کاریگەرانەی سزا نایاساییەکان. ئێران داوای متمانەی تەواوەتی کردووە کە جارێکی تر ڕێکەوتنە ناوچیەکە هەڵناوەشێتەوە. ئەمریکا پێشێلی وابەستەیەکانی ناکاتوە. یەکێک لە داوا تایبەتەکانی ئێران ئەوەیە پاسدارانی شۆڕشی ئیسلامی ئێران لە لیستی تێرۆریستانی بیانی بهێنرێتە دەرەوە. ئەمریکا پاسدارانی لە لیستی ڕەشی تێرۆریستانی بیانی داناوە. داوایەکی تری تارانەوەیە باس لە بەرنامە موشەکیەکەی ئێران نەکرێ. ئەم بەرنامەیەشیان بەشی خۆی مەترسی هێناوەتە ئاراوە لە ناو وڵاتانی هاوپەیمانی ئەمریکادا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. شەماڵ بەشیری نووسەر و شیکەرەوەی سیاسی لە ڕێی سکایپەوە میوانی کۆنێکشنە. کاک شەماڵ سوپاس بۆ ئامادەبوونت. ئێران هیچ ئاماژەیەکی وهای نیشان داوە تا بگوترێ خواستێکی هەیە بۆ گەیشتن بە ڕێکەوتن و وابەستە بوون بە بەندەکانی ئەو ڕێکەوتنەوە؟ بەڵێ زۆر سپاس کاک بەڵێن سەرەتا سڵاو بۆ ئێوەی بەڕێز و بینەرانتان. لە ڕاستیدا ڕۆژانە چەندین هەواڵ ڕاپۆرت و ئانالیزی زۆرا و زۆر لەسەر ڕەوتی پێشکەوتنەکان لە نێوان ئێران و وڵاتانی ئەمریکا و ئەوروپا بڵاو دەبێتەوە. بەشێک لەو زانیاریانەی کە ئێستاکە دەردەکەون ئەوەیە کە ئێران بە هەموو جۆرێک هەوڵ دەدا کات بکوژێت چونکێنێ بەپێ ئەو تەحلیلانە و زانیارانی کە لە ئارادایە ئێران لە نێوان 6 مانگ بۆ ساڵێک کاتی ماوە بۆی کە بتوانێت یەکەمین بۆمبی ناوکی خۆی بەرهەم بهێنێ. بێگومان بەرهەمهێنانی یەکەمین بۆمبی ناوکی پێگەی ئێران و هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە پەیوەندی دەگەڵ وڵاتانی کەندا و دەوڵەتی ئیسرائیل دەگۆڕێ. لەبەرەوە ئەوەی کە هەتا ئێستاکە ناشیمانە دەکرێت کۆماری ئیسلامی ئێران لە دانوستانەکان چ ئەوەی کە هەتا ئێستاکە لە ڤێنە لە ئارادا بوو چ ئێستاکە لە دۆحە لە ئارادایە جۆرێک لە کات کوشتن بەخۆ دەبینێ.
باشە ئەو کۆبوونەوە ناڕاستەوخۆی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران کە لە دۆحە کرا و هیچ ئەنجامێکی نەبوو بەڕای جەنابەت ینی هیچ شتێک لە ڕەوشی دانوستانەکان ئەگەر دەست پێ بکەنەوە دەگۆڕێ ئایا دەکرێت بۆ مانە لێکی بدەینەوە کە تەواو ئیتر دەرگای گەیشتن بە ڕێکەوتن بە تەواوەتی داخرا. ئەم پێم وابێ ڕێگای گەیشتن بە ڕێکەوتن ڕۆژ بە ڕۆژ ئاستامتر و زەحمەتتر دەبێ ئەمەش بۆ ئەوە چەند هۆکاری هەیە یەکان ئەوە بوو کە باسم کرد ئێران بە هەموو شێوازێک هەوڵ دەدات بە بەرهەمهێنانی بۆمبی ئەتۆم هاوسەنجی هێز بگۆڕێت و دەستی خۆی قورس بکە لە دانوستانەکان لەلایەکی دیکەش وڵاتانی کەندا و ئیسرائیل ڕۆژ بە ڕۆژ لە گەشەسەندن و پەرەسەندنی پەیوەندیەکانیاندان بە تایبەتی لە دوای نەمانی ناتانیاهۆ هاتە سەرکاری نەفتالی بنێت ئێمە دەبینین کە استراتێژی ئەختاپوس کەوتۆتە گەڕەوە کە لە هەشت لاوە لەسەر لە چوارچێوەی هەشت کۆڵەکەی گرنگ و بەفراوانەوە هەوڵی گەمارۆدان و لاوازکردنی ئێران بەڕێوە دەبرێت بە تایبەتی لە چوارچێوەی ئەو پەیمانە سیاسی ئابووری ئیستخباراتی و تەکنۆلۆژیانەیدا کە لە نێوان وڵاتانی ئیسرائیل و وڵاتانی کەندا و باکووری ئافریقا هاتۆتە ئاراوە هەر بۆیە تۆخەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئالۆزی دەچێت لەلایەکی دیکەشەوە کێشەکان تەنها کێشەی نێوان ئێران و وڵاتانی دەرەوە نیە ڕۆژ بە ڕۆژ ناڕزایەتی جەماوەریەکانی خەڵکانی ئێرانیش لە پەرەسەندندایە ئیتر لەوەی بوو دواوە ئەوەی کە ئێمە کە ئێستاکە لە هەرێمەکەدا شاهدین ئەوەیە کە کێشەکان تەنها پەیوەستنین بە یاری دەوڵەتە زلهێزەکانەوە بەڵکو ناڕزایەتی جەماوەرەکان قەیرانی ئابووری و قەیرانی ژینگە و ئەو ڕەوشە لەبار و ئاستەمەی کە هاوڵاتیانی ئێرانی ڕوبڕووبوونەوە ڕۆژ بە ڕۆژ لە پەرسەندندایە و ناڕزایەتی جەماوەری ناخۆی ئێرانیشدا بۆتە فاکتەرێکی دیکە کە زەخت لە کۆماری ئیسلامی دەکات هەروەی ئێستاکانە پرسەکە ئەوەیە چەندە ئێران دەتوانێت بە بەرهەمهێنانی یەکەمین بۆمبی ئەتۆمی هەم هاوسەنجی لە ناوخۆی وڵاتدا بەهێز بکات و هەمیش بتوانێت داخوازەکانی بەسەر دەوڵەتانی ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی کەندا و ئیسرائیلدا داسەپێنێت. بەڵێ کاک شەماڵ دەگەڕێمەوە بۆلات ئەوروپاییەکانیش ئاگایی دەدەن بە کۆمەڵگەی نێونەتەوەی تا فشار بخرێتە سەر ئێران و ئەو بەرنووسە مۆربکە وەک دەگوترێت ئامادەیە بەرنووسەکە. پێویستە ئێران دەست بەجێ ئەو ڕێککەوتنە پەسەند بکات ئەگەر ڕێککەوتن نەکرێت ئەوە هەوڵە ناوکیەکانی ئێران دەبێتە مای دارمانی ڕێککەوتنە ناوکیەکە لە ئەگەر یاوەها سیناریۆیەکدا ئەوە دەکەوێتە سەر شانی ئەم ئەنجومەنە تا هەنگاوی یەکلاکەرەوە بنێت بۆ دڵنیابوون لەوەی ئێران چەکی ناوکی دروست ناکات. لە ئەوروپا وڵات هەن ئێستا و پاش ئەم ئەزمموی و توێژانە لەگەڵ ئێراندا باز لە مەترسیە ڕژدەکانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن لەسەر ئاسایش و سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش. دەمەوێت خواستی خۆمان دووبارە بکەمەوە بۆ سەرکەوتنی دانووسەندنەکان لەسەر گەڕانەوە بۆ وابەستەیی بە ڕێککەوتن ناوچێکەوە. ئێمە هاوڕاین لەگەڵ ئیسرائیلدا کە ئەم ڕێککەوتنە بەس نییە بۆ ڕاگررتنی جموجۆڵە جێرە شێوێنەکان لە هەموو کاتێک زیاتر دڵنیام لەوەی ئێرانەکی خاوەنچەکی ناوچی دەشێت جموجۆلی ترسناکتر بکات. پێویستە هەمومان داکۆچی لەم ڕێککەوتنە بکەین و بەرژەوەندی ئاسایشی دۆستەکانمان لە ناوچەکەدا ڕاچاو بکەین بە تایبەتیش ئیسرائیل. هەر بۆیە پێویستە دانووساندنێکی بەهێزتر بکەین لەسەر بەرنامەی مۆشەکی ئێران و جموجۆڵەکانیشی لە ناوچەکەدا. تەلەڤیڤ کاوپەیمانێکی سەرەکی و استراتیژی ئەمریکایە داوای کاری پێکەوەی دەکا بۆچی وەک دەڵێ بەرەنگاربوونەوەی سیاسەتە شەڕانگێزیەکانی ئێران. ئەم ڕەوشەی ئێستا ئەگەر هەروە بەردەوام بێت ئەوە دەڕوات بەرە و پێشبەرگی ناوکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و ئەمەش دەبێتە مایە مەترسی لەسەر ئاشتی جیهان دەبێت پێکەوە کار بکەین بۆ ڕێگەگرتن لەوەی ئەمە ڕوو بدات. کاک شەماڵ وەکو جۆمان لێبوو ئەوروپاییەکانیش ئێستا بە ئەندازەی پێشوو گەشتبین نین بەوەی کە بگەنە ڕێککەوتن بە تایبەتی ئەو گوتارانەی لە فەڕەنساوە جۆمان لێ دەبێ زیاتر جەختکردنەوەیە لەسەر ڕەفتار و لەسەر شەڕانگێزیەکانی ئێران ئەو جۆرە گوتارانەی فەڕەنسا یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی کە وەکو فشارێک لێک بدرێتەوە و ئێران ڕابکێشرێت و ڕێککەوتنەکەی پێمۆر بکرێ.
بڵێ کاک بڵێن ئێران پێیوا بوو کە قەیرانی ئۆکراین لە پەیوەند لەگەڵ رووسیا دەتوانێت ئەو کێشەی دەغڵودان و وزەکە بۆ ئەوروپا دێنێ ببێتە هۆکارێکە ئێران پێگەی لە دانوستانەکاندا بەهێز بێت و ئەمە پرسی وزە و دەغڵودان بەکار بهێنێ بۆی کە ئەوروپا زیاتر ملکەتی داخوازەکانی خۆی بکە. وڵاتانی ئەوروپایی بەو لێدوانانێک کە ئێستاکە دەیدەن و نەگەیشتن بە ڕێکەوتنێک دەگەڵ کۆماری ئیسلامی ئێران یەکشتمان پێدەسەلمێنێویش ئەوەیە کە ئێران نەیتوانیوە قەڵشتێک لە نێوان وڵاتانی ئەوروپایی و ئەمریکا و ئیسرائیلدا ساز بکات و پرسی وزە و دەغڵودان وەکو کارتێک بەکار بهێنێ لە پەیوەندی خۆی دەگەڵ وڵاتانی ئەوروپاییدا. هەر بۆیە ئەم لێدوانانێکی ئێستاکە لە ئەوروپا دەدرێن زیاتر ئەوەیە کە ئەم پەیامە بە کۆماری ئیسلامی ئێران بدرێت کە ناتوان قەڵشتێک لە نێوان ئەوروپا و ئەمریکا و ئیسرائیلدا ساز بکەن و ئێران مەجبورە ملکەت بێ بۆ ئەو پاکێجەی کە ڕوبەڕووی کردراوەتەوە. کاک شەماڵ پێشتر ئاماژۆ بە ناڕزاییە جەماوەریەکان کرد لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا ئەمەشیانە کردە دۆسەیەکی تر کە وەکو فشارە لەسەر کۆماری ئیسلامی ئێران. بەڵام پرسیارەکە لەوەدایە ئەو ناڕزاییە جەماوەریانە دەتوانن گۆڕانێک لە کۆماری ئیسلامی ئێراندا دروستکەن بەبێ هاوکاری دەرەکی؟ بڵێ کاک بڵێن ئەم پێم وایە ناڕزایەتی جەماوەریەکانی ئەمجاری ئێران زۆر جیاوازن لەگەڵ ئەوانەی کە ئێمە لە ساڵی ڕابردوودا شاهیدی بووینە. جاران ناڕزایەتەکان بە جوغرافیایەکی بچووکەوە سنووردار بوون و زۆرتر هەڵگری یەک دانە ناسنامەی ئەتنیکی بوون. بەڵام ئێستاکەنە ناڕزایەتی جەماوەریەکانی ئێران چوارچێوەی یەکدانە ئەتنیکی تێپەڕاندەوە بەسەر هەموو نەتەوەکانی ئێراندا بڵاو بۆتەوە و هەموو کون و قوژبنەکانی ئێرانی گرتەوە. ئەمە لە بڕایدام ئەمە بۆ خۆی یەکێک لە کارتە هەرە بەهێزەکانە کە کۆماری ئیسلامی ئێران مەجبوری جۆرێک لە ڕێکەوتن بکە کە قەیرانی ئابووری بەرەو جۆرێک لە چارەسەری ببات و ڕەوشی ناوخۆی ئێران بەرەو ئارامی ببات. ئەوە یەکێک لەو کارتانەیەکێک لەو خاڵانەیە کە وڵاتانی ئەوروپا ئەمریکا زیاتر هیوایان لەسەر هەڵچنیوە کە بتوانن لە ڕێگەی ئەم ناڕزایەتی جەماوەریانە ئێران زیاتر ملکەتیم داخوازیان نەکەن. بەڵام بێگومان پێویستە ئەمەش لە پرۆسەی دانوستانەکاندا بایەخی پێ بدرێت و زیاتر وەکو کارتێکی زەخ لە جی ئێران بەکار بهێنرێت بۆی کە هیوایەکی زیاتر بەخشێت بە ناڕزایەتی ناوخۆیەکان. بەڵێ کاک شەماڵ سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە بەرنامەی لەگەڵ ڕووداوەکاندا یا بڵێم برگەی لەگەڵ ڕووداوەکاندا. ئازیزانم دەچینەوە لای هێرۆزەنگەنە ساڵح دەمیژار و درێژەدان بە بەرنامەی کورد کۆنەکشن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە.